هەر سەبارەت بە گرنگی پرۆژەی هەژماری من گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر شادان حەیدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونی هەولێر دەکەین کە بەڕێزیان لای ئێمە میوانە لە ستودیۆی ناوەند. بەخێر بێ دکتۆرە. زۆر سپاس بۆ KTV بۆ ئەو میوانداریە. کوردستان 24 کوردستان 24 بۆ ئەو میوانداریە. هەر وەکو هەموو لایەک ئاگدارین لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرۆر بارزانی و بەڕێز جەنابی وەزیری تەندروستی نەخۆشخانەکەمان هەڵبژێررا وەکو یەکەم ناوەند بۆ دەستپێکردنی پرۆژەی بە دیجیتالکردنی و دانانی سیستمی ATM و دوای چەندین کۆبوونەوەی تیمی ئەنجومەنی وەزیران لەگەڵ تیمی نەخۆشخانەکەمان ڕاهێنان بە سەرۆک بەشەکان و فەرمانبەران کرا تواندرا ئەم پرۆژەیە لە ڕۆژی 28/2/2023 بکەوتە بواری جێبەجێکردن و نێزیکەی 850 کارمەند سودمەند بووە لەم پرۆژەیە و گرنگی ئەم پرۆژەیە ئەوەیە ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەکرێت و سەلامەتی هەر ژمارەکە دەکرێت و دووەم شت پێدانی موچە بە شێوەیەکی ڕێکوپێک لە کاتی خۆیدا بەبێ ئەوە بوونی نۆرەی زۆر و کاتی زۆر و هەروەها توانای دەستڕاگەیشتن بە پارە لە هەر شوێنێک بی بە ڕێگای بەکارهێنانی بانک مۆبایل ئەنتەرنێت بەبێەوەی سەردانی لەقەکان بکرێت. باشە لە ڕووی ئیداری و کارژێڕیەوە چ سوودێکی هەیە ئەم پرۆژەیە هەژماری من؟ گرنگی ئەم پرۆژەیە ئەوەیە کە کەمکردنەوەی ڕۆتینی وەرگرتنی موچە بە فیرۆنەدانی کات و هەروەها خێراوەرگرتنی موچە و ئەم پرۆژەیەکی گرنگە بۆ دامەزراندنی ژێرخانەی ئابووری بەهێز بۆ هەرێمی کوردستان و بەپێی ئەو کار دەتوانین مامەلە بە پارە بکرێت لە ناو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئەم پرۆژەیەکی دەستپێکەرە بۆ گشت بۆ ئەوەی ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت لە گشتدا و دەستگا حکوومیەکان لە 2 ساڵی ئایندەدا کە بتوانن هاوڵاتیان گشت فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژێ جێبەجێ بکرێت بۆیە ئاسانکاریان بۆ بکرێت لە ڕێگای ئەم کارتە فەرمانبەر دەتوانی ڕاستەوخۆ موچەی وەرگری و حیسابی بانقی خۆی هەبێتن و لە هەر کاتێک و لە هەر شوێنێک و سوودمەند دەبی لە ئەمتیازاتی ئەم کارتە. زۆر باشە. ئەگەر نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوون هەولێر بنمونە وەربگرین، یعنی ئێستا کە بەو شێوازی دیجیتالیە لەگەڵ سیستەمی بانکی بەم شێوەیە موچە وەردەگرێت، جیاوازەکەی چییە لەگەڵەوەی کە پێشان بە شێوازی کلاسیکی موچێ وەردەگرێت؟ بەراورد بە پێشتر نەخۆشخانەی ئافرەتان لە پێشتر فەرمانبەر 1 ڕۆژ موڵەتی وەردەگر بۆەوەی بتوانانی بچی ڕۆتینی موچە وەرگرتن، بەڵام ئێستا لە هەر کاتێک و لە هەر شوێنێک دەتوانی موچەی وەرگری هەروەکو ئاماژەم پێکرد و بە فیرۆنەدانی کات و هەروەها ئەو فەرمانبەرانی کە خانەنشین یان تەمەنیان گەورەیان نەخۆشیان هەیە دوور دەکەونەوە لە ڕۆتینی موچە وەرگرتن و لە هەر کاتێک بی و لەنەوەڕە ڕاناوەستن و ئێمە لە کۆتاییدا زۆر سوپاسی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرۆر بارزانی و بەڕێز جەنابی وەزیری تەندروستی و هەروەها بەڕێوەبەری گشتی تەندروستی و تیمی ئەنجومەنی وەزیران لەگەڵ تیمی نەخۆشخانەکەمان کە لەگەر فەرمانبەران و گشت لایانی پەیوەندیدار و سەرۆک بەشەکان کە بیستار لە کاتژمێر لە سەهێڵ بووینە بۆ ئەوەی بتوانین ئەم پرۆژەیە بە زووترین کات جێبەجێ بکرێت. زۆر سوپاس بەرەو ئایندەی گەشت بۆ ئەم پرۆژەیە. سوپاس بۆ تۆ دکتۆرە. زۆر سوپاس.